خۆشەویستەکانم هەموو ئامانجێک کە هەوڵی بۆ ئەدەی لە دنیا پێویستی بە سەبر و ئارامیە. ئامانجەکان کە هەوڵیان بۆ ئەدەی پێویستی بە سەبر و ئارامیە. ئەگەر سەبرت نەبێ هەر لە نیوەی ڕێگا لەوانەیە لە سەرەتای ڕێگا پاکت بکەوێ و نەتوانی بگەی بە ئامانجەکان. زۆربەی ئەوانەی سەرکەوتونی لە ژیانە ئەم ئارامیان نییە. زۆربەی ئەوانەی کە سەرکەوتو نابن لە ژیانی خۆیانە ئارام ناگرن. ئەگەر ئارام بگری ئەگەی بەو ئامانجانەی کە هەوڵی بۆ ئەدەی کە کۆششی بۆکەی. ئیمامی کەسائی زانای گەورەی علمی نەحو، علمی نەحوی عەرەبی یعنی علمی فێربوونی یاساکانی فێربوونی زمانی عەرەبی، ئەو مامۆستا گەورەیە باسی خۆی ئەکات کە کاتی خۆی کە دەستی کردووە بە علمی نەحو ئەڵێ زۆر لەلام قورس بوو، بارێکی زۆر قورس بوو، هەرچی بیرم لێ کردو هەوڵمەدا نەمەتوانی ینی لەسەری بەردەوام بم. تا ڕۆژێکیان چاوم بە مێرولەیە کەوت، دەنکەجۆیەکی هەڵگرت بوو، ئەویست بیگەێنتە شوێنێک کونێک لە ناو دیوارێکە. هەوڵی ئەدا ئەیخستە سەرشانی و بە دیوارەکە چووە سەر و ئەکەوتە خوارەوە. دوای یەسی نەئێهنا، بێ ئومێد نەبوو، دووبارە هەم هەوڵێدا و تۆزێکی تر زیاتر چوو ئەکەوتە خوارەوە، هەم هەوڵێدا و ئەکەوتە خوارەوە. پاش چەندین جار لە هەوڵدان لە ئەخیرا گەیشتە بە ئامانجەکەی خۆی. ئیتر منیش بیرم کردوتم باشە قەینا خۆ ئەو لە یعنی ئەم مێرولەیە چی لە من یعنی زۆرترە، من چیم لەو یعنی بیرم لێ کردوتم ئەی باشە من چیم لەو مێرولەیە کەمترە. ئەو مێرولە بچووکە، ئەو مێرولە بچووکە کە گەنمێکی هەڵکردووە لە خۆی گەورەترە، بەڵام یەئس نایەرێ پاش چەندین هەوڵ ئاخری گەیشت بە ئامانجەکەی خۆی. ئەی باشە من بۆ هەوڵ نەدەم، بۆ سەبر نەگرم، بۆ ئارام نەگرم، ئەڵێ بڕیارمدا سەبر بگرم و ئارام بگرم، لە ئەخیرا گەشتم بەو ئامانجەی کە ئەمویست و بوو بە ئەو زانا گەورەی کە مەشهورە کە پێوترێ ئیمامی کەسائی. جا لەبەر ئەوە خۆشەویستەکانم ئینسان لە ژیانی دنیاە هەر ئامانجێکت هەیە، هەر ئامانجێک، من ئامانجەکانت بۆ دیاری ناکەم، تۆ خۆت ئەیزانی، خۆت ئەزانی ئامانجت چیە لە ژیانی دنیا، هەوڵی بۆ بدە، کۆششی بۆ بکە و ئارام بگرە. عیب نییە جارێ بکەوی، عیب ئەوەیە کە کەوتی ئەزبێنی و دووبارەی نەکەیتەوە. نا، عیب نییە ئەگەر بکەوی، عیب نییە ئەگەر جارێک کەوتی، دوو جار کەوتی، سێ جار کەوتی. عیب ئەوەیە، نەنگی ئەوەیە کە بێ ئومێد بی پاشکەوتنەکەت و واز بێنی لە ئامانجەکەت. جا لەبەر ئەوە بەردەوام بوون زۆر گرنگە بە ئەوی بگەین بە ئامانجەکانمان.